ڕێفراندۆمی هەرێمی کوردستانی عێراق لە نێوەندە جیهانیەکاندا مشتوم ڕوو کاردانەوەیەکی زۆری بە دوادا هاتووە. زۆربەی کۆمەڵگەی نێونەتەوەیی جەخت دەکەنەوە لەوەی ئەم ڕێفراندۆمە نەکرێت و ڕێی دیالۆگ بگیرێتە بەر لەگەڵ بەغدادا. سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان تاکاتی ئەم مێزگردەش سوورە لەسەر کردنی ڕێفراندۆم. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە نوێترین ڕاگەیاندنیدا داوا لە سەرکردەکانی کورد لە عێراق دەکا تا ئەڵتەرناتیڤی ڕێفراندۆم قبوڵ بکەن کە بریتیە لە دیالۆگێکی ڕژد و بەردەوام لەگەڵ حکوومەتی نێوەندیدا و ئەم دیالۆگەش وەک لە ڕاگەیاندنەکەدا هاتووە ئەمریکا و نەتەوەیە گرتوەکان و وڵاتانی تریش پشتیوانی لێ دەکەن. لەم مێزگردەدا میوانداری سێ پسپۆڕی سیاسی دەکەین بۆ باسکردنی کاردانەوە نێونەتەوەیەکان لەسەر ڕێفراندۆم. دکتۆر گنۆڵ تۆڵ سەرۆکی بەشی تورکیا لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لوقمان فەیلی باڵیۆزی پێشووی عێراق لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، هیوا عوسمان نووسەر و ڕۆژنامەوان و سەرۆکی نێوەندی میدیاوان. سوپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان. دکتۆر گنۆڵ لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم مەرەوکو لە پێشێکیەکە ئاماژەم پێکرد کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەم ڕێفراندۆمە ڕەت دەکاتەوە و دەژڵێت کار بە ئەنجامەکانیشی ناکە. ئەکرێ پێم بڵێ گرنگی ئەم ڕێفراندۆمە لە چیدایە و لەکوێدایە؟ پێم وایە لە ڕووی ناوخۆیەوە ڕێفراندۆم خزمەتی مەبەستێکی بۆ بەڕێزبارزانی تێدایە. لە کاتێکدا کەوتۆتە بەر هێرشی ڕەخنەی ئۆپۆزیسیۆنەوە تا دەستبەرداری پۆستەکەی ببێت. ئەم ڕێفراندۆمە گرتبوونەوەیەکی لە دەوری ئاڵا بۆ بەڕێزبارزانی هێناوەتە ئاراوە کە کاریگەری خۆی هەبووە و هەندێک لە ئۆپۆزیسیۆنەکانیشی لە دەوری بارزانی کۆ کردوتەوە. لە ڕووی ناوخۆیەوە لە خزمەت ئەو مەبەستەدایە. هێشتا دانووساندنەکان بەردەوامن، بەڵام دەشێت ئەنجامەکانی ئەم ڕێفراندۆمەش بەکار بهێنرێن. ئەگەر دەسەڵاتی سیاسی هەرێم بەردەوام بوو لەم ڕێفراندۆمەدا، ئەوە دەتوانێت ئەنجامەکانی بۆ ڕاکێشانی سەرنجی بەغدا بەلای خۆیدا بەکار بهێنێت. کاک لوقمان دێمە لای جەنابەت لە بەغدا. بۆ خۆ دەزانی بەغدا و تاران بە یەک ئەندازە دژی ڕێفراندۆمی هەرێمی کوردستانی عێراقن. ئایا ئەو مەترسیانەی کە بەغدا هەیەی هەمان ئەو مەترسیانن کە کۆماری ئیسلامی ئێران هەیەی لە ڕێفراندۆمەکە؟ سپاس بۆ میوانداریکردنم. پێم وایە نیگرانیە گشتیەکە زیاتر ژیۆپۆلیتیکە وەک لەوەی تەنها لە بەغدا و تاراندا سنووردار بێت. وڵاتەکانمان و نەتەوە یەکگرتووەکان و وڵاتانی تریش نیگرانیان هەیە لەو ڕوانگەیەوەی ناوچەکە زیاتر ناسەقامگیر دەبێت. بەهۆی ڕێفراندۆمەوە وەک بەرەنجامێکیش هەنگاوێکی لەو شێوەی هەرێمی کوردستان یارمەتی دەرنابن بۆ کێشەکانی ناوچەکە وەک شەڕی دژی داعش، گرفتە ئابوووریەکان و کێشەکانی تری وەک دۆسەی سووریا. هەر بۆیە پێم وایە ئەم دۆسەیە هەرتەنها لە نێوان بەغدا و تاراندا سنووردار نییە. بەغدا هۆکاری تایبەتی خۆی هەیە، شتێکی ناوخۆییە و پەیوەندی بە دەستورەوە هەیە، بەڵام هەرچی تارانە نیگرانی ژیۆپۆلیتیکی هەیە لە پەیوەندی بە دۆسەی کەمایەتیەکانی خۆی و بابەتی ناوخۆیی تریشەوە. تاران وەک زۆربەی وڵاتانی تر پێشی وهایە ئەم هەنگاوە ناسەقامگیری دێنێتە ئاراوە. تا ئێستا نەمبیستوی هیچ ڕێکخراوێکی نێونەتەوەی پشتیوانی لەم ڕێفراندۆمە کردبێت، لەبەر ئەوە دەیبینیت تا ئێستا هەرێمی کوردستان بە تەنیا ماوەتەوە. بە بچینە هەولێر، کاکی وا گوێت لە قسەکانی دکتۆر گونوڵ و هەروەها کاک لوقمانیش بوو لەگەڵ ئەم هەموو فشارە نێونەتەوەیە کە لەسەر دەسەڵاتی سیاسی کوردی هەیە تا ڕێفراندۆم نەکەن، بەڵام دەسەڵاتی سیاسی سوورە لەسەرکردنی ڕێفراندۆم. جا پرسیارەکە لەوەدایە دەسەڵاتی کوردی چ کارتێکی بەدەستەوەیە کە بەکاری بێنێ لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا؟ بەڵێ سپاس کاک بەڵێ وڵی دیار نییە بەڕاستی، بەڵام تاکو ئێستا تاکو ئەم لەحزەیە هیچ مؤشرێک نییە کە دەسەڵاتی کوردی بەتەمایی ئەوە بێت کە ینی وەزعی خۆی بگۆڕێ یا خۆ بیرروڕای بگۆڕێت یا خۆت ئەوە بێت چاڕوانی ئالتێرنەتیڤن بۆ ڕێفراندۆم. هەموو دنیا پێیان ئەڵێ تاکو ئێستا ئەمە هیچی ئالتێرنەتیڤ نازانن، ئەبێت ئەوان بە دوای گەرانتیەکە گەڕێن بەڕاستی. ئەو پرۆپۆزەڵی کە دکتۆر فواد هێنابووی بۆ ئێرەی UN بوو تا ڕادەیە ڕنگ بوو، ینی مەجالێکی تیابێت، بەڵام اتحادی قیوا لەگەڵ ئێتیلاف هەم شیعە و هەم سوننە کۆبوونەوە دژی پرۆپۆزەڵەکە بوون، دژی پێشنیارەکەی UN بوون بۆ ئەوەی کە باس لە 3 ساڵەکە سەقفی زەمەنی 3 ساڵ ئەڵێ ئەگەر پاس 3 ساڵ ڕێک نەکەوتن
ئەوە ڕێفراندۆم ئەکرێتەوە ئەوان بە وەکو پرینسیپ دژی ڕێفراندۆمن دەمان ئەم مووقفانەی بەغا پێش هەفتەیە کە بینی ماخود پێش دەڕۆژ کە پەرلەمانی بەغا بە هەمان شێوە لە دژی ڕێفراندۆم پاشەوە پەرلەمانی بەغا دکتۆر نەجمەدین نابێت ئەم هەنگاوانە هەمووی کوردی بەڕاستی یەخستووە لە دژی لایەنەکانیتەوە کە بارودۆخێکی زۆر توندی دروست کردووە بەداخەوە کە ئەو ئەڵێ ڕەش ئەوڵێ سپی ئەوڵێ سوور ئەوڵێ شین ینی تا ئێستا نازانم هیچ شتێک دیار نییە دەمان لە نزیکەوە وەزاکە زۆر جیاوازتر دیارە من دوێنێ لە بەغا بووم و ئیمڕۆ لە هەولێر بەغا شتێکی ترە ینی وەکو جەوێکی عام خەڵق سەرجادە زۆر دژی وەزعی ئێران لێرەش لە وەکو لە ئاپۆرەی فستیڤالێکە ئەژین و وەکە ئەنەما هەموو دنیا سپۆرتی کورد دەکات بۆ ئەم شتە باشە ئەگەر بی بەخۆ دەزانی زۆرێک لە وڵاتانی ناوچەکە کاکیوە و کۆمەڵگەی نێونەتەوەیش ئاماژە بەوە دەکەن کە ئەگەر ئەم ڕێفراندۆمە بکرێ بەرەنجامی خراپی دەبێ کورد لە هەرێمی کوردستانی عێراقدا ئامادەیە بۆ ئەو بەرەنجامانەیان نا وەڵای پرسیارێکی گرنگە بەپێی ئەم ئیسرارە کوردیەی کە ئەڵێن ئێمە تاکو ئێستا ئەڵتێرنەتیڤمان دەست نەکەوتووە و ئەوانی شۆک و منوتۆ گوێیان لەو هەموو تەسریح و راپۆرت و ئەوانەیە پێچێ ئامادە بن یعنی جنە هیچ تەفسیرێکی تری نییە خۆ سەرکردایەتی کوردی وەکو نەوەتوێشی سەدام نییە هەموو دنیا پێی بڵێ دەرچە و دەرنەچوو لەکوێت و هەموو دەرنەچوو و بینیمان کاریگەریەکانی چی بوو دیار پێچی خۆیان ئامادە کردوێ بەڵام من نازانم بەڕاستی ئاگاداری وردەکاری ئامادەکاریەکە نیم کە ئەگەر بێت و ڕێفراندۆمەکە بکرێت و یا تورکیا یا ئێران هێرشیان کرد یاخود ڕەنگ بێ قسە بێت تا لەحزەی ئەخیر و هێرش نەکەن بەڵێ دکتۆر گنۆڵ هەر لەسەر ئەو کاردانەوانە تورکیا کۆمەڵی هەڵوێستی جیاوازی نوان بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوودا بۆ ئەم ڕفراندۆمە تورکیا کە خۆی بە دۆستێکی نزیکی کورد دەزانی بەڵام مانۆڕی لەشکری دەست پێ کردووە لە سەر سنووری هەرێمی کوردستانی عێراق سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان باز لەوە دەکا کە گەمارۆ دەسەپێنێتە سەر هەرێمی کوردستان ئەگەر ڕفراندۆم بکرێ بەڕای تۆ ئەردۆغان هەنگاوێکی لەو شێوەیە دەنێ؟ بەڵێ بێگومان ئەوەی دەیڵێت ڕاستە. ئەردوغان و تورکیا زمانی خۆیان تند کردووە بەرامبەر ڕێفراندۆم بەڵام ئەم هەڵوێستانەی تورکیا جێی سەرسوورمان نین لەبەر باری ناوخۆیی وەک دەزانیت لە ساڵی 2019دا هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیایە و بەڕێز ئەردۆغان هەوڵی خۆی لەگەڵ تورکەنەتەوە پەرستەکاندا دەدات. ئەمەش بەشێکە لە هۆکاری کاردانەوەکانی بەو شێوەی دەیبینین. بەڵام لەلایەکی ترەوە پێویستە بە شێوەیەکی تر بێت چونکە تورکیا پەیوەندیکی زۆری لەگەڵ بەڕێز بارزانی و لەگەڵ حکوومەتی هەرێمدا هەیە. بارزانی بۆ تا ئامێرێکی گرنگ بۆ سیاسەتی هەرێمایەتی تورکیا لە ناوچەکەدا بۆ بەرەنگاربوونەوەی پەکەکە و بۆ بەرەنگاربوونەوەی پێدا لە سووریا و بۆ بەرەنگاربوونەوەی کاریگەریەکانی ئێرانیش هەروەها تا تورکیاش جێپەیەکی هەبێت لە سیاسەتی عێراقدا. پەرلەمان کۆ دەبێتەوە و تورکیاش بڕیاری خۆی دەدات لەسەر ئەوەی هەنگاوی داهاتووی چی دەبێت. وەزیری دەرەوەی تورکیا دەڵێت بازرگانیەکان بەردەوام دەبن و سنوورەکانیش داناخرێن. دەبێت چاوەڕوان بین بزانین چی ڕوودەدات. بەڵام پێم وان نییە حکوومەتی تورکیا هەنگاوێکی وەها گەورە بنێت و ببێتە مای تێکدانی پەیوەندەکانی لەگەڵ هەرێمدا. وەگوتم بۆ تورکیا گرنگە لەم کاتەدا کە تورکیا هاوپەیمانێکی ئەوتۆی نییە لە ناوچەکەدا. کاک لوقمان دێمە لای جەنابەت وەزیری دەرەوەی هەر سێ وڵات تورکیا عێراق هەروەها ئێران بەیەکەوە کۆبوونەتەوە و تاوتوی مەسلەی ڕفراندۆمیان کردووە. ئەگەر هاتو تورکیا بەجیا یاخود ئێران بەجیا یا ئەگەر بە یەکیشەوە کردەیەکی لەشکریان کرد بەرامبەر بە هەرێمی کوردستانی عێراق لە دەمی ڕفراندۆم یاخود لە ڕۆژانی پاش ڕفراندۆمە. هەڵوێستی حکوومەتی عێراق چی دەبێ؟ عێراق لە کاتێکا وڵاتەکە بە یەک پارچە دەزانێ ئایا پارێزگاری لە سەروەری خاکی عێراقەکە؟ Obviously, the constitution stipulates that the prime minister is responsible. بێگومان بەپێی دەستوری عێراق سەرۆک وەزیر سەرکردەی گشتی هێزە لەشکریەکانە و ئەرچی پاراستنی وڵاتەکەی لە ئەستۆیە و بەرپرسیاریشە وەک دەسەڵاتی جێبەجێکردن. پەرلەمانیشی ڕفراندۆمی ڕەت کردەوە یانی لە ڕووی تەکنیکیەوە خەڵکی عێراق قسەیان لەسەر کردووە و بڕیاریان داوە.
لە هەمان دەمیشدا سەرۆکوەزیر دەڵێت دیالۆگ تەنها ڕێگایەکە بۆ چارەسەرکردن و هیوادارشم حکوومەتی هەرێم دیالۆگ بە ڕێگەی پێشەوە چوون دابنێت. تا ئێستاش ئاماژەی باش بەو ئاراستەیەدا لە ئارادان، بەڵام ئایا چوارچیوەیەکمان بۆ دیالۆگ هەیە؟ ئەمە ئەو کێشەیە کە هەمانە. بۆ خۆم تا ئێستا هیچ ڕێگەیەک نابینم بۆ بەرەو پێشەوە چوون بێجگە لە دیالۆگ، بەڵام بێگومان حکوومەتی عێراق هەوڵی تەواوی خۆی دەدات بەو ئاراستەیەدا. هەر بۆیە پێویستە نیشانەی بەدەنگەوە هاتن لە هەرێمەوە بنرێت وەک نیشانەیەک بۆ هەبوونی خواست بۆ دانیشتن و دیالۆگ. کردنی ڕفراندۆم دەبێتە ئاماژەیەکی سەرەکی کە خواست بۆ دانیشتن و دیالۆگ نییە. بەڵام کاگلوخوان حەزەکەمەوەشی لێ پرسم لە ساڵی 2023ەوە هەتا ئێستا چک دیالۆگێک لە نێوان بەغدا و هەولێردا بە تەواوەتی سەرکەوتوو بووە، چ ڕێکەوتنێک بە تەواوەتی جێبەجێ کراوە هەتا ئێستا بڵین هەولێر دەتوانێت پشت بەو دیالۆگە ببەستێ. دەزانی تۆ لە ساڵی 2005ەوە سەرۆکی کوردت هەیە لە بەغدا بۆ دیالۆگ نەبووە کە سەرۆکی کوردت هەیە. پۆستی باڵاش لە بەغدا هەبوو هەیە، بۆیە پێم وهانییە ئەوە تا ئەندازەیەک ڕەوا بێت بگوترێت دیالۆگ نەبووە. دەکرێت بڵێن ئەنجامێکی ئەو تۆی نەبووە بەو شێوەیە کورد دەخوازێت. بەڵێ ئەمەیان ڕاستە، بەڵام ئەمە شتێکە لە سەناسەری عێراقدا وەها بووە. هەر کورد نییە بە تەنیا گەلێک دۆسەی ناوخۆیی هەن وەک کاروباری حکوومەت و وەک تیرۆریزم و چەندان شتی تریش. با ئەوە بەکارنەهێنین وەک بیانەوێک کە پێشتر نەکراوە ئیتر تەواو ناکرێت. لەم دۆسەیەدا پێم وهایە هەمومان دۆڕاو دەبین، لە کاتێکدا پێویستە هەمومان سەرکەوتوو بین، نەک دۆڕاو و سەرکەوتوو هەبن یا هەردوو لە بدۆڕێن. بۆ خۆم وهای دەبینم کە ریفراندۆم دۆڕاندنی هەردوو لایە و بەداخیشەوە هەموو دووچاری مەینەتی دێین و پێویستە ڕوانینێکی ئەرێنیمان هەبێت و وها سەیری پەرداخەکە بکەین کە نیوەیە نەک بەتاڵە. کاک هیوا لە هەولێر ئەوەندەی جەنابە چاودێری ڕەوشەکە دەکەی، خواستێکی ڕاستەقینە بۆ دیالۆگ لەگەڵ بەغدا دەبینی بۆ چارەسەرکردن بۆ یەکلاکردنەوەی کێشەکان؟ ئەگەر گوێ لە سەرکردەکان بێت لێرە لە بە شێوەیەکی گشتی دائیمە باس لەوە ئەکەن کە ئەڵێن دایلۆگ تەنها ڕێگایە. کاک مەسعود لە قسەکانیە دائیمە کە ئەچێتە شوێنان باس لەوە ئەکا کە دایلۆگ تەنها ڕێگایە بۆ هەر شتێک لە پاش ریفراندۆم. باسی لەوە شەکاڵێ من پێ ساڵی پێم وتون کە من ئێمە بە تەمای ریفراندۆمین بەجددی وەریان نەگرتین، قسەکانیان بە هەند نەگرتبوو بەجددی وە نەگربوو. ئێستا ئیشەکە بووە بەڕاستی ئیتر کەوتونەتە پەلەپەل و ینی وەزعێکی جیاواز. دایلۆگ مەفروزە هەبێت تاکو ئێستاوە قەراریش بوو وەفدێک بچێتە بەغا پێش ڕۆژانی دایلۆگ بۆ ئاخر شت، ڕەنگە بەیانی یان دوو بەیانی وابزانم شاندێک لە کوردستانەوە ئەچێتە بەغا بەر لە ریفراندۆم تا بزانین ئاخر شت چیە، ئاخر قسە چیە لە بەغا، چونکە دەرکەوتووە بەڕاستی نە ئێران نە تورکیا نە ئەمریکا نە کەسیان هەمویان جارێت دژن بدژی بە شێوەیەکی زۆر سەیریانی. تەنها ڕێگا بۆ ئەوجار ریفراندۆم بێت، ڕێککەوتن بێ، فێدرالی بێ، کۆنفیدرالی بێ، سەربەخۆیی بێ، ئەبێ بەغا بێت. لە تا پێش چەند مانگی ئەوەیان پێوتین لە هەموو شوێنێک ئایانوت کێشەی پەیوەندی نێوان هەولێر و بەغا کێشەیەکی نێونەتەوەی نییە، کێشەیەکە کە ئەبێ لە ناو خۆتان چارەسەریکەن، ئەبێ لەگەڵ مستر عەبادی قسە بکەن. عەبادی کلیلی حەلە و تاکو ئێستا ئەوەی ڕاستی بێ پێ بێڵێت بۆ عەبادی باسی لەوە کردووە کە ینی نەرمترین کاردانەوە تاکو ئێستا لە بەغاوە هاتووە، نەک لە تورکیا نەک لە ئێران نەک لە حتا ئەمریکا یا ئەوروپا، هەمویان نەرمتر تاکو ئێستا عەبادی بۆ من پێم وایە ئەمە هەرێکی گرنگە کە بکرێت استیفادەی لێ بکرێ. بوونی عەبادی هەلێکی باشە بۆ گەیشتن بەهەنێ بنەمای سەرەتایی کە بتوانن ببێتە بناغەی دایلۆگێکی بەردەوام. ئەگەر یوئێنیش بکەوێتە بینەوە زۆر باشترە، یوئێنیش نەبێت تا بتوانن لەگەڵ عەبادی ڕێککەون زۆر باشترە لەوەی کە بە ڕێگایەکی نادیار بڕۆین. بەڵام وەکو وتم ینی بۆ لە وەڵامەکەی ترم پێ ئەچێت ئەوان شتێ بزانن کە ئێمە نەیزانین، چونکە هیچ منطقی تیانەوە هەموو دنیا پێ بڵێ نە تۆش هەر ئیسرار بکەیت. ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتان. دکتۆر گونوڵ
هەردوو لە کاگلوقمان وە کاکیواش باسییان لە مەسلەی دیالۆگ کرد ئەلبەتە هەردووکیان بە گرنگی دەزانن دیالۆگ پێت وایە تورکیا ببێ بە بەشێک لەو دیالۆگەی ئەگەر کرا لە نێوان هەولێر و بەغدا؟ Well, Turkish Foreign Minister in New York recently said that Turkey could be. بەڵێ لەم چەند ڕۆژەی ڕابردوودا وەزیری دەرەوەی تورکیا لە نیویۆرک وتی تورکیا دەیەوێت ناوبژی بکات و متمانەش بێت بۆ مافەکانی کورد بەڵام پێم وانییە تورکیا کاریگەریەکی زۆری بەسەر بەغداوە هەبێت تا ببێتە ناوبژیوانی قەیرانێک. چەند ڕۆژێک لەمەوبەر بەڕێز عەبادی باسی لەبوونی لەشکری تورکیا کرد لە باشیک و بەغداش چەندێک نیگەرانە لەو ڕۆژە. تا ئەم ماوەی دوایی بەغدا و تورکیا پەیوەندێکی ئاڵۆزیان هەبوو بەشێکی ئەو ئاڵۆزیەش پەیوەندی نزیکی تورکیا و هەرێمی کوردستان بووە. جا لێرەدا تورکیا بە بێلایەن دانانرێت هەر بۆیەشە قورسە بۆ حکوومەتی تورکیا ببێتە ناوبژیوان و ببێتە متمانە بۆ مافەکانی کورد. ئەوەی ئێستا تورکیا دەیکات وەرچەرخانە لە ناو سیاسەتی عێراقدا. هەروەک باسم کرد بارزانی و حکوومەتی هەرێم ڕۆڵێکی گرنگیان هەیە لە استراتیژەتی هەرێمایەتی تورکیادا. بەڵام سەرۆکی تورکیا داوا لە بارزانی دەکات دەستبەرداری ڕیفراندۆم بێت نەک دوای بخات. ئەگەر ئەمەش ڕووبدات ئەوە پێگەی بارزانی لە سیاسەتی کوردیدا لاواز دەبێت و ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەر نابێت بۆ تورکیا چونکە ئەو لایەنانە بەهێز دەبن کە تورکیا بە دوژمنی دەزانێت بە بەرژەوەندی یەکێتی و بە بەرژەوەندی پەکەکە دەکەوێتەوە. هەروەها پێشم وایە کە کاریگەریەکانی ئێرانیش بەهێز دەکات لەسەر حسابی تورکیا و عێراق و ئەمەش ینی بنکۆڵکردنی استراتیژیەکانی تورکیا. باشە بەڕای جەنابە ئەگەر بێت و قەیرانەکە بەم شێوەیە ئاڵۆز بێ ئەنجامەکەی چی دەبێت بە تایبەتی لە نێوان جەمسەری شیعەوە جەمسەری سونە ئێران بنمونە و تورکیاش بنمونە؟ I think, again, Turkey's policy. دەزانی ئێستا هەموو سیاسەتەکانی تورکیا لە مەترسی و نیگەرانیەکانی بەرامبەر کورد هەیەی کۆی کردوتەوە بە تایبەتیش کوردی سووریا. دەشزانین کە بەرامبەر کورد لە عێراقدا جۆرێکی تربیر دەکاتەوە. بەڵام جارێکی تریش تورکیا وەرچەرخانێکی لە سیاسەتی خۆیدا کرد و لە نزیکەوە لەگەڵ سووریا و ئێراندا کار دەکات. تەنانەت لە عێراقیشدا ئەگەر بیرت بێت لە کاتی کردە لەشکریەکانی تەلعفەردا پێشتر تورکیا دژی بەشداری میلیشا شیعەکان بوو. بەڵام کە هێرشەکان کران تورکیا ئەو دژایەتی نەبوو چونکە پێم وابێت ڕێککەوتنێک لە نێوان تورکیا و ئێراندا کرا تا ئێران جموجۆڵی کوردی سووریا کۆتوبند بکات و تورکیاش بێدەنگ بێت لەو ڕۆڵەی ئێران لە عێراقدا دەیگەڕێت. پێم وایە ئەمە نابێتە استراتیژێتێکی درێژخایان و بەردەوامیش نابێت. لە کۆتاییشدا لاوازکردنی بارزانی لە سوودی ئێران دەبێت و ئەمەش لە بەرژەوەندی تورکیا نییە. کاک لوقمان جەنابەت ڕاچیە لە سەقسەکانی دکتۆر گنۆ؟ پێم وایە لەوەدا ڕاستە کە ڕەوشەکە ئەوانە بەهێز دەکات لە ئێستادا کە هەوپەیمانی بارزانی یا حکوومەتی هەرێم نین. بەڵام لە هەمان دەمدا کێشەکە لە دەرەوەی ڕەهەندەکانی شیعە و سونەیە و لە دەرەوەی ڕەهەندەکانی ئێران و عێراقەوەیە، بەڵکو دەچێتە خانەی کاریگەریەکانیەوە بۆ تێکدانی سەقامگیری ناوچەکە. تکایە با ئەومان لەبیر بێت کە داعش هاتە عێراقەوە هەوپەیمانەتی نێونەتەوەی بڕیاریدا و ڕێککەوت لەسەر پشتیوانیکردنی عێراق لەو سونگەیەوەی داعش کاریگەری لەسەر تەواوی ناوچەکە دەبێت، هەروەک سووریا و ئەو هەموو گرفتانەی لە چەند ساڵی ڕابردوو بینیمان. ئەمانە هەمووی نمونەن پێمان دەڵێن ئەمریکا و کۆمەلگای نێنوێتەوەی ترس و نیگەرانیان هەیە لەسەر هەڵدانی دەستە و تاخمینوێ. بۆیە پێویستە هەرێمی کوردستان تاوتۆیەکی تەواوی ژیۆپۆلەتیکی جیهانی بکات و بیرێکی تری لێ بکاتەوە لەگەڵ هەموو لایەنەکاندا سەبارەت بەوەی ئایا دەتوانرێت چی بکرێت و چی نەکرێت. با فاکتەری ئێرانیش لەبیر نەکەین هەرنا سەقامگیریەک لە هەرێمی کوردستاندا کاریگەری دەبێت بەسەر ئێرانیشەوە. جا بۆیە پێویستە بیرکردنەوە لە مۆدا درێژخایانە بێت نەک لە بەرژەوەندی کوردخایەن. کاکیوە ئەم باسەیە ئەم بابەتە دەستی وەردانی تورکیا لەلایەک ئێران لەلایەک ئەمە لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا چۆن کەوتۆتەوە؟ ینی بەڕای جەنابەت هەرێمی کوردستان دەتوانێت خۆی بپارێزێت لەو جۆرە دەستی وەردانانە؟ تهدیدات هەبووە تاکو ئێستا طبعاً بەڕای هەرێمی کوردستان هەموو کوردێک شتی ئەساس لێرە ئەوەیە کە ئەگەر بێت و تورکیا یان ئێران کێشەی کوردی لە وڵاتەکانی خۆیان چارەسەر بکەن، هیچ نەبێ بەڕۆبەی ئەوەی کە لە عێراق چارەسەر بوو کوردانی تورکیا و کوردانی ئێران هیچ جۆرە مافێکیان نییە. لەسەر ئەو ئەساسش ئەوانە ترسن
ئەوەی کە وەزعێکی تر بۆ کوردی عێراق دروست بێ یاخود بۆ کوردی سووریا تورکیا خاصەتەن و کوردانی خۆی داوایەوە بکەن ئەگەر بێت و ئەگەر بهات بایە و لە سەرەتاوە تورکیا وڵاتێکی تەندروست بواە بۆ مەسەلەی کوردی و کێشەی کوردی خۆی چارەسەر بکردایە نەئەترسا لە کوردی عێراق دەوڵەتیان هەبێت یاخود حکومی زاتیان هەبێت ئەگەر بێتەوە بیاتان لە سەرەتای دروستبوونی ئەو وەزعی کوردستانی عێراق لە پاش 91ەوە تورکیا هەر دژ بووە بەڵام هەر ئیشیشی لەگەڵ کردوون چونکە پێویستی پێی بوونە بۆ ینی بۆ زۆر شت بۆ تیجارە بۆ شەڕیپەکەکە بۆ زۆر لایەن ئێستاش وابزانم ینی هەر لەوە ئەچێت بەلایەن زۆر لەو کوردی عێراقی قسەیان لەگەڵەکەم ئەڵێن لە ڕۆژی یەکەم و لە یەکەم ڕۆژی 1991ەوە 1991 کە پاش ڕاپەڕی کوردستانی عێراق جۆرە سەربەخۆیەکی بەدەستهێنا تورکیا دژ بووە بە شێوەیەکی زۆر تند ئێران بە هەمان شێوە ئەگەر بێتە یادتان لە زمانی سەدام وەزیرانی دەرەوەی تورکیا و ئێران و عێراق کۆبوونەوەی بەردەوامیانە کرد لەگەڵ سووریا کۆبوونەوەی بەردەوامیانە کرد لەسەر هەر ناوی کۆبوونەوەکانیشەوە بوو بۆ باسکردنی باری باکووری عێراق هەر بۆ ئەو بۆ مۆزی کوردستانی عێراق بوو ئەم کۆبوونەوەی پێشەن ڕۆژێ لە نیویۆرک کرا ئەم کۆبوونەوەی خستینەوەیان کە لە نێوان بەڕێزان وەزیری دەرەوەی عێراق و تورکیا و ئێران کرا بۆیە بەڕاستی لە وەزعی کوردستانی عێراق و بەداخەوەش کە هەرچەند لەو نەوع قسانە دروست دەبێت کورد زیاتر بۆی دەرەکەوێت کە چەند تەنهایە چەند بێ کەسە لە ئەمریکاوە دەست پێ بکە ئەمریکا ئەمڕۆ بینیتان بەیانەکەیان کە لە دژی وەزعی کوردی ئەو وایە سەرکردایەتی کوردی زۆر زووتر لەوە تێبگە هەرچەندە زۆر کەسیش باسی کردۆ کە ئەمریکا جێ ئەتیماد نییە بە هیچ شێوەیە پەیوەندی ئەمریکا لەگەڵ کورد چ لە عێراق چ لە سووریا هەر بۆ ئەوەیە شەڕی داعشیان بۆ بکەن شەریکەیەکی ئەمنی هەرزانن وا سێرمانەکەن بەڕاستی ئەگەر بێتە سەر وەزعی ئێرانیش بە هەمان شێوە ئێران و تورکیا دەرکەوتووە بۆیە هەڵوێستی ئێران و تورکیا ئەو ڕاستی زیاتر دەرەخە کە تەنها ئەگەر بێت و بەڕێی دایالۆگ بێت و بەڕێی ئەگەر ڕێفراندۆم نەکرێ یاخود بە ڕێگایەک یاخود بە ڕێکەوتنێک بێت عەبادی و بەغا پێ ئەچێ باشترین شەریک بێت بۆ گەیشتن بە ئامانجەکانی کورد تاکوێستا. بەڵێ دکتۆر گنۆڵ لەو کاردانەوە نێونەتەوەیانەی کە هەن زۆربەی هەرە زۆری وڵاتان دەڵێن بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشەوە دەڵێن ئێستا کاتی ڕێفراندۆم نییە. ڕاستە شەڕی داعش لە ئارادایە بەڵام کە دەگوترێت کاتی ڕێفراندۆم نییە هەر تەنها مەسلەی شەڕی داعشە بەشی دووەمی پرسیارەکەشم کەی کاتێتی. ئەوە دەکەوێتە سەر ئەوەی ئەو پرسیارە لەکوێ دەکرێت. بەڵێ ڕاستە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کات دۆسی سەرەکیە. واشنگتن لەو بڕوایەدایە هەر پشێویەک لە نێوان بەغدا و هەولێردا دەبێتە هۆکاری دواخستنی کردە لەشکرەکان بەرامبەر بە داعش. کاتێک داعش لە ناو دەبرێت لەوانەیە کاتەکەی گونجاو بێت. بۆ ئێران تاران لە بنەڕەتەوە لە دژی دەوڵەتێکی سەربەخۆی کوردیە. بۆ تورکیاش لەوانەیە کاتەکە پاش هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ساڵی 2019دا دروست بێت. چونکە لەم کاتەدا ئەردۆغان ناتوانێت بەم هەنگاوە قایل بێت کاتێک ڕکەبەرەکانی لەلایەنە ناشناڵیستەکان هەڕەشەی شەڕ دەکەن ئەگەر بێت و هەرێم ڕیفراندۆمەکەی بکات. ئەمانە هەموو کەوتۆتە سەر ئەوەی لەکوێ دەپرسیت. کاک لوقمان هەمان پرسیار بۆ لای جەنابیشت ینی بەلای بەغداوە کەی کاتەکە گونجاوە بۆکردنی ڕیفراندۆم. I could say that I can't see at this moment a good environment for the referendum unless there is constitutional change. دەتوانم بڵێم لە ئێستادا ژینگەیەکی گونجاو نییە بۆ ڕیفراندۆم هەتا ئەو کاتەی گۆڕانکاری لە دەستوردا دەکرێت. لە 13 ساڵی ڕابردوودا گۆڕانکاری لە دەستوردا زۆر سەخت بووە. بۆیە بۆ کوردی عێراق پێویستە نیشانی گەلی عێراق بدات کە ڕۆڵێکی ئەرێنی هەیە و دەخوازێت بە ڕێگایەک و پرۆسەیەکی ئاساییدا بڕوات. هەنگاوی ئۆرگانیانەی خۆی بنێت. لە هەمان کاتیدا بێگومان حکوومەتی نێوەندی تێگەشتێکی دەبێت بۆ هەلومەرجی جیۆپۆلەتێکی ناوچەکە و ئەو جاچۆنەتی بینی دۆسێکە لەلایەن حکوومەتی نێوەندەوە گرنگە بۆ مافەکانی کورد وەک لە دەستوری وڵاتەکەدا هاتووە. ئاستانجی گەورە لە بەردەم حکوومەتی نێوەندی وڵاتەکەدا هەیە کە پێویستە پێداچوونەوە بکات بەوەی ئایا لە دەستوردا ماف دراوە بە کورد یان نا.
خۆ ئەگەر بێت و وەها هەست بکرێت مافەکانیان دابین کراوە ئەوە ئاستەنگەکە گەورەتر دەبێت. لە ساڵی 2023ەوە پرۆسەی دیموکراسی لە عێراقدا هەیە و پێویستە کورد لە ڕێی ئەم پرۆسەیەوە خەونی خۆی بەدی بهێنێت کە حکوومەت و گەلی عێراقیش بە مافەکی ڕەوای دەزانن. کاکیوە ئەگەر هات و کورد ڕفراندۆمی کرد پێ وایە بە تەنیا بتوانێت شەڕی تێرۆریستانی نەک داعش هەر ڕێکخراوێکی تری تێرۆریستی بێ بیکە بەبێ هاوکاری و کۆمەکی لەشکریانەی وڵاتان؟ زەحمەتە بێت تا ڕادەیەک بینیمان کە چۆن کورد شەرکەری باشە، بەڵام لە هەمان کاتە پێویستی بەها کۆمەک و هاوکاری دەرەوە هەیە. بەڵام ئەوەی جێی داخە بەڕاستی تاکو ئێستا کە باسی شەڕی داعشەکری ئێستا کە بچیتە ئەمریکا لە ئەمریکا باسی شەڕی داعش بکەن وەکو هێرشێکی وەکو دوو بەشی هەیە شەڕی داعش، شەڕی فکری و شەڕی عسکەری کە یەتە سەر وەزعی کوردستان باس لە تۆڕەوی ئەکرێت و کە لە ئەمریکا باسی CVE ئەکەن کاونتەرینگ ڤایۆلەنت ئێکستریمیزم یاخود ئەم نەوەشتانە ئەڵێ شەڕی داعش تەنها بەس بە چەک نییە کە یەتە سەر وەزعی کوردستان و کورد داوای ئەوە ئەکات کە مافی چارەی خۆنووسینی خۆی بەکار بێنێت ئەڵێت کاریگەری هەیە لەسەر شەڕی داعش. ڕەنگە لە کاتێکە ئەو کاریگەریە توندەی نەبێ ڕست ئەبێتەوە شەڕی داعش لەلایەن ئەمریکا و لایەن ڕۆژاواوە ئەبێتە حملەیەکی صرف عسکەری، هیچ لایەنی فکری و لایەنەکەی لایەنی بابنی پۆزیتیڤی ئەم جۆرە شەڕە لێک نادرێتەوە. ئەگەر بێت و کورد ببێتە شتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە ڕەنگە ئەوسا زۆر بە زیاتر بەهێزتر و بەخۆتر شەڕی داعش بکرێت لەلایەکی تریشەوە ئەگەر تووشی خەیبەت ئەمەل بێت یاخود تووشی شکست بێت کورد، من بە دووری نازانم کەسانێکی یەکجار زۆر ببنە دژی ئەمریکا، دژی ئەو قیەمانی کە لە ئەمریکا و لە وڵاتانی تری ڕۆژاوە کە تاکو ئێستا کورد تەنها نەتەوە بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە جدی لەگەڵ ئەمریکا بووە، دژایەتێکی زۆری ئەمریکای لەناو دروست بێت و ڕەنگە کاردانەوەی زۆر خراپی هەبێت لەسەر ئەمریکا و لەسەر پەیوەندی نێوان کورد و ئەمریکا. کاگیوە پرسیارێکی ترم لە جەنابەداوەیە هەرێمی کوردستانی پێش 25 مانگی نۆ لەگەڵ هەرێمی کوردستانی پاش 25 مانگی نۆ چ جیاوازیەکی دەبێت؟ ئەگەر ڕێفراندۆم بکرێت ئەوە شتێکە زۆر جیاوازترە بێت، ئەگەر بێت و ڕێفراندۆمەکە نەکرێت ئەوە فەرقێکی ئەو تۆی نابێت. ئەگەر ڕێفراندۆمەکە بکرێت ئەوە ئەبێ ئیتر کار لەسەر ئاگر کوژانەوە بکەن، ئەگەر بێت و ڕێفراندۆمەکە نەکرێت پرۆسەی گفتوگۆ دەست پێکار لەگەڵ بکە. کاک لوقمان ئەم پرسیارە بە شێوەیەشکە هەر بۆ لای جەنابە ئەگەر هەرێمی کوردستان لە 25 مانگی نۆدا ڕێفراندۆمی خۆی کرد ڕۆژی 26 مانگ بەغدا چی دەکا؟ دەبێتە ئاماژە و نیشانەیەکی سەرەکی کە هەرێمی کوردستان بەڕێی خۆیدا دەڕوات، ینی هیچ ئاماژەیەک نادات بۆ هاوکاری و دیالۆگ. لە هەمان کاتدا ترس و نیگرانیم لەوەیە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا کاردانەوەی خراپ هەیە لەلایەن پارتیە سیاسیەکانەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتی و ئابووری و ئاسایشیەکانەوە. بۆ من هەروادێ و پانتایی بنبەستەکە ڕوو لە زیادبوونە و بۆ حکوومەتی نێوەندیش قرس دەبێت بۆ ئەو دیالۆگەی هەوڵی بۆ بدات. وەک دەزانیت عێراق حکوومەتێکی هاوپەیمانی هەیە، پەرلەمان ڕۆلێکی سەرەکی دەبینێت، بێگومان کاریگەری دەبێت لەسەر پۆستەکانی کورد لە بەغدا هەیەی بە پۆستی سەرۆکایەتیشەوە. بۆ من ئەگەر ڕفراندۆمەکە کرا بەو مانایەیە دەسەڵاتی سیاسی کورد دەیەوێت تەنها کارنامەی خۆی بەجێ بگەێنێت و ناخوازێت کارنامەی هاوبەشی هەبێت. دکتۆر گونۆڵ ئەمە دەکەینە دوا پرسیار نزیکەی چرکەمان ماوە. تورکیا، ئێران، وڵاتانی ناوچەکە ڕۆژی 26 مانگ ئەگەر ڕفراندۆم کرا چی دەکەن؟ ڕۆژی 26 مانگینۆ تورکیا بە تەواوەتی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستاندا تێک نادات. بەڵام هەنگاوی تایبەتی خۆی دەنێت. مەبەستم هەنگاوی سیمبولیە کە زیاتر لەبەر هۆکاری ناوخۆییەوە لێ شتێکی گەورە چاوەڕوان ناکەم. پێویستە سەیری استراتیژیەتی تورکیا بکەین و ئەو ڕۆڵەی بەڕێزبارزانی هەیەی لەو استراتیژیەدا
پێم وایە هاوکاری وزەیی و بازرگانیەکانی نێوان هەردوو لا گرنگن هەر بۆیە چاوەڕوانی ئەوە ناکەم وەرچەرخانێکی گەورەی تورکیا لە بەرامبەر هەرێمی کوردستاندا ڕووبدات. دکتۆر گونۆڵ کاگلوقمان کاکیوە سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم مێزگەلەی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سوپاس.